استراتیژی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان کورد و عێراق کارکردنی جددیە بۆ پێگەێنانی یەکڕیزی و یەکەڵوێستی لە نێوان قەوارە کوردیەکان لە پەرلەمانی عێراقدا. کۆمەڵی ئیسلامی پێی وایە یەکڕیزی دەبێت لەسەر بنەمای دادگەری و پاراستنی بەرژەوەندی گشتی هاوڵاتیان بێت. هاوکات ئەندامێکی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیش ڕای دەگەێنێت تاکڕەوی حیزبە دەسەڵاتدارەکان هۆکاری سەرەکی ترازان و چارەسەر نەکردنی کێشەکانی کورد و حکوومەتی بەغدایە. ئەوەی کوردی بەم دۆخەی ئێستا گەیان ئەوەی دەسەڵاتی تاگڕەوی یەکێتی و پارتی بۆ وای کرد. بۆیە دەبێ ئەو لایەنانەی کە خۆیان بە نوێنەری خەڵک دەزانن و دڵسۆزی ئەم وڵات و نیشتیمانن بیر لەوە بکەنەوە هاوپەیمانی بکەن لەگەڵ لایەنەکانی تر، چونکە ئێمە بە یەکەوە هێز و پێزمان هەیە و بە یەکەوە دەتوانین نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەین. ئەو سەردەمە ڕۆی هەر کەسێک بێتە پێشەوە بڵێ تەنها خۆم هەموو کەسی ترم قبول نییە و تەنها من نوێنەری ئێوەم و تەنها من ئاوام و ئەمە بەڕاستی خەڵەتاندن و چاواشەکردنی خەڵکی کوردستانە بێ باش بزانێت کێشەکانی ئێمە بە یەکریزی و بە یەکدەنگی ئەکرێت. بەڵام ئەم یەکریزیە لەسەر بنەمایەک دەکرێت. ئەویش ئەوەیە بەرژەوەندی خەڵک لەسەر و بەرژەوەندی حیزبەوە بێ، بەرژەوەندی میلەت لەسەر و بەرژەوەندی خۆمانەوە بێ، چیتر خەڵک چاواشە نەکەین، چیتر خەڵک نەخەڵەتێنرێ، چیتر بازرگانی بەدەنجی خەڵکەوە نەکرێ. ئەو لایەنانەی کە بەرپرسیار بن لەم بارودۆخەی ئێستا لە جێی خۆیەتی ئەبێ بێن پەشیمانی دەرببڕن و بڵێن ئێمە هەڵەمان کرد، ئێمە فەشەلمان هێنا، ئێمە سەرکەوتوو نەبووین لە نوێنەرایەتی خەڵک. دەرەنجامەکانی نەبوونی یەکڕیزی نیشتیمانی و درێژەدان بە تاکڕەوی حیزبە دەسەڵاتدارەکان و شکستەکانی پێش و پاش ریفراندۆم تەنها بە لەدەستدانی نیوەی خاکی کوردستان نەوەستایەوە، بەڵکو لە ئێستادا مەترسی لە سەرکەمکردنەوەی ڕێژەی دەنگەکانی کورد هەیە لە کەرکووک و تەواوی ناوچە جێناکۆکەکاندا. هاوکات ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش ڕای دەگەێنێت مەرج بۆ یەکڕیزی لە بەغداد پێگەێنانی یەکڕیزیە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا. لە عێراق ئێمە یەکگرتوو نەبین و ئەو کورسیانی کە ئەیهێنین و زۆرینەی قسە لەسەرەوە نێمە ژماری کورسەکانمان ئەمجا کەمەکە بە تایبەت لە کەرکووک و مەنتیقەکانی تر. ئەگەر پەرتەوازەش بین و تیمێکی یەکگرتوومان نەبێ ئەو ئەوەندەی تر کورد زەرە دەکات. بۆیە بەگشتی مادام ئێستا ئێمە شکستمان هێناوەکو هەرێمێکی سەربەخۆ کە بتوانین ئیداری خۆمان بدەین، ڕیفراندۆمەکەمان سەرکەوتوو نەبووە کە کۆمەڵێک پێهێستان و ئیداری سەربەخۆ کە کۆمەڵێکی تر پێهێستان فەشەلی هێنا، هەموو ئەگەرەکانەوە نێمە چاوەڕێن عێراق لە باوشمان بگری و بچینەوە عێراق بەخێومان بکە، کەواتە دەبێ ئەم جارە قوتمان بخەینە گەڕ بۆ ئەوی دەنگەکانمان کەم نەکا و لە هەمووشی گرنگتر ئەوەی قوتمان بخەینە گەڕ لەوێ یەکگرتوو یەکدەنگ بین. بۆیە مادام تەنها ئومێدی خەڵکی کوردستان و تەنها ئومێدی حکوومەتی هەرێمی کوردستان و کورد عێراق و چاومان لە دەستی عێراقا و دەبێت لەو عێراقا ئێمە لانی کەم یەکگرتوو بین وەکو هەرێمی کوردستان کەنێ و ماڵەکەمان پەرتەوازێ لەوێ پەرتەوازە نەبین. حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم لە پێناو پاراستنی بەرژەوەندیەکانیان هیچ کات ئامادە نەبوون ڕاستگۆیانە یەکڕیزی ڕاستەقینە لەگەڵ حیزبەکانی دیکەدا پێک بهێنن. لە دوای ئەو هەموو شکستانەش دەبێت هاوڵاتیان ئەویان لەبیر بێت کە شەڕی ناوخۆ و شکستی سەربەخۆی ئابووری و سیاسەتی فرۆشتنی نەوت و قەیرانی دارایی و برسیکردنی هاوڵاتیان و شکستی ڕیفراندۆم و بەدەستەوەدانی نیوەی خاکی کوردستان و ڕادەستکردنی نەوت و فڕۆکەخانە و خاڵە سنووریەکان دەرەنجامەکانی نەبوونی یەکڕیزی نیشتیمانی و تاگڕەوی دەسەڵاتدارانی کوردستان بوو. لە ئێستاشدا کۆمەڵی ئیسلامی لەسەر بنەمای پاراستنی بەرژەوەندی هاوڵاتیان کار بۆ بەدیێنانی یەکڕیزی ڕاستەقینە دەکات لە نێوان لایەنە کوردیەکاندا. ئێحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.